ولنبلونكم بشيء من الخوف سلەی شەهیدی ڕووناچی حەسەن ڕەحمان ناسراو بە حەسەن سەربەرزیە. چل ڕۆژ لەمەوبەر لەگەڵ هاوڵاتیانی ناحیەی وەرتێ لە ئیدارەی سۆران بۆ داواکردنی کارەبا هاتە سەر شەقام، بەڵام بە فیشەک وەڵامیان درایەوە. دوای تێپەڕبوونی چل ڕۆژ تاکو ئێستا هیچ جدیەتێک لە دادگا کەسوکاری قوربانیەکان دەڵێن هەموو ڕێکارە یاساییەکانمان تەواو کردوون و دوو جار دادگا فەرمانی ڕادەستکردنی بۆ تۆمەتبار ناردۆتە ئاسایش، بەڵام تاوەکو ئێستا ئاسایش ئەو کەسەی ڕادەست نەکردووە. ڕاستی ئەمڕۆ چل ڕۆژ بەسەر شەیدبوونی حەسەنی برام تێپەڕیت، ئەمە لە ڕێگای یاساوە هەموو شتێکمان تەواو کردیە. دوو جار ئەمری قەبزی بۆ کابرا نادرایتە، بۆ تاوانبار نادرایتە ئاسایش، بەڵام ئاسایش وەڵامی نەداینەوە. تاوانبار 100% دیارە، بە گرتەی ڤیدیۆ و بە شەهید بە هەموو شتەوە دیارە، بەڵام بۆچی ڕادەست ناکەن؟ ئەوە دەبی لە ئاسایش بپرسن بۆچی ڕادەست ناکەن. بەڵێ لای خۆیتیان هەندێک جار پێشی بردویان هەولێرێ دوای هاتۆ سۆران، ئێستا لە مەسیفە بەپێی ئەو زانیارەی بەدەستێمە گەیشتی. هەتاکو ئێستاش هیچ ئەوە چل ڕۆژ بەسەر تێپەڕی بەسەر شەهیدکردنی باومدا، بەڵام هەتاکو ئێستاش هیچ لایەنێک هیچ لایەنێکی پەیوەندیدار بەدەنگەمەوە نەهاتیە و پێمان بڵێ کە ئاخۆ کابرا ڕادەست کرا ڕادەست نەکرا، بەس ئەڵێن سەبر بگرن، بەڵام ئەو چل ڕۆژ تێپەڕی هەتاکو ئێستا هیچ کەسێک نەهاتیە. لەسەر مافەچی بووە کە ئەوە مافی من و تو یەکەچیکە و یەکەچیکەیە کە باوم چوو بەس داوای مافی خەڵکی بکات، بەڵام نازانم بە شێوەیەکی زۆر ناشیرن و نامرۆڤانە بەگولە جوابی درایەوە. بۆیە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکرێت. لای خۆیەوە ئەندامێک لە ئەنجومەنی باڵەکاتی کە ئەنجومەنەکە دوای ڕووداوەکانی ناحیەی وەرتێ و شەهیدبوونی حەسەن سەربەرزی پێکهێنرا دەڵێ ئێمە بەردەوامین لە پاڵپشتی بنەماڵەی حەسەن سەربەرزی و چاوەڕێی وەزارەتی ناوخۆین کە بەڵێنی بە سزاگەیاندنی تۆمەتباریان داوە. بەڵام بەداخەوە دیارە کۆمەڵێک کەم تەرخەمی هەیە بە سزاگەیاندنی تاوانبار بە سزا، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران و هێزە ئەمنیەکان بەڵێنی تەواویان بە لیژنەی ئەمنی بە لیژنەی ڕاستپێدایی باڵەکایەتی و بەڵێنی تەواویان بە کەسوکاری سەربەرزی شەهید داوەکە تاوانبار بە سزای یاسایی دەگەیەندرێت و ئەو بەڵێنش لەلایەن وەزیری ناوخۆ دراوە. شەوی 13 لەسەر چواردەی حوتی 2025 لە کاتی خۆپیشاندانی هاوڵاتیانی ناحیەی وەرتێ بۆ زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا، هێزە ئەمنیەکان لە سەرپردی حافیز لە ناوچەی باڵەکایەتی ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و تەقەیان لێکردن. بەو هۆیەوە حەسەن ڕەحمان شەهید بوو و 6 کەسی دیکەش بریندار بوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سەرنەوست لە دەڤەری باڵەکایەتی.